بەڵێ سڵاوتان لێبێ دیارە لە شەوەکانی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان داین ئەتاکو لە جەژن زیاتر نزیک بینەوە مەشغوڵی هاوڵاتیان و سەرقاڵیان لە هەموو بارەکانی ژیانە زیاترە بێ بۆ خۆ ئامادەکردن بۆ جەژن دیارە بابەتی ئارایشت و خۆ ڕێکخستن و خۆ جوانکردنی گەنجانیش یەکێکی دیکەی لەو بابەتانی کە لەگەڵ نزیک بوونەوە لە جەژن گرنگی پێدەدەی و ڕوو دەکەنە سەر تاشخانەکان من ئێستا لەم سەر تاشخانەی وەک دەبینن تا ڕادەیەک قەرەباڵخە دەچمە ژوورەوە لەگەڵ وەستاکان قساکەم زانم لەگەڵ نزیک بوونەوە لە جەژن ڕەوشیان چۆنە لەگەڵ ئەوەی کە هاوڵاتیان سەردانیان دەکەن وەستا وشیار سڵاوت لێبێت ماندوو نەبێت سەرچاومە خەبە ناخوام بەخراپنی کەناڵەکەتانەکەم زۆر سپاس ئەگەر پێم بڵێ جیاوازی ئەم چەند شەوەی کۆتایی مانگی ڕەمەزان و نزیک بوونەوە لە جەژن چییە لەگەڵ ڕۆژەکانی تر تا چەنە گەنجان و هاوڵاتیان زیاتریان بۆی کە خۆیان ئارایش بکەن عادەتەن تقریبا 5 ڕۆژ هەفتەیە پێش جەژن زەخت لەسەر ئێمە زیاترە بێ قەرەباڵغێکی زیاتر لەسەر ئێمەیە بەهۆی ئەوەی کە تر نزیکی جەژنە خەڵک زیاتر خۆی ئامادەکات بۆ جەژن ئیتر سەردانمانەکەن ئێمەش مۆدێلاتیان بۆکەین لە خزمەتیان نابین باسی مۆدێلاتی کرد بۆ ئەمساڵ یا ئەم وەرزە گەنجەکان زیاتر حەزیان لە چ جۆرە مۆدێلێکە بۆ قشت بڕین یاخود ڕیژدانە عادەتەن ئێستا مۆدێلە زۆرە بۆ نمونە تایپەر هەیە سکینفید هەیە سکینفید هەیە بڵین پێوتە سکینفیدی شۆرت بەشی سەرەوەی کە کورتە لەبەروی ئێستا جە و گەرمە حەزیان گەنج حەزی لە ستایلی کورتە و عادەتەن بە ئەم مۆدێلەکان هەمووی خەڵک حەزی لەیەکە ستایلی داهێنانی تیا ینی ئەم مۆدێلانە باوە بەعام ڕیشوار بزانمە سەوکو ڕیشی جەناب زیاتر گەنج حەزی بەڵێ ئێستا حەزیان لە ستایلی ڕشی تەدریج ینی بڵین لە سفر و کەمێک گوردەوەدا بەرەو زیاڕوانی ئێستا مۆدێلی ستایلی تەدریجە ئەگەر پێم بڵێ تا چەنە ئێوەش سەرەتان هەیە کە مەسەلەن موعیددانێن بۆ مشتریەکانتان کە بێن ئایا مەسەن ئەگەر کەسێک ئێستا بێ بۆ لایەوە سەر چاکە مەجالتانە بێت واللهی طبعا نەبێ بە سەرە نووسین بێت بە سەرێ چکە بەهۆی ئەوەی کە تقریبا مانگێک 20 ڕۆژ خەڵک هەمووی سەرچاناکە خۆی حازرەکە بۆ ئەم چەند شەوەی پێش جەژن زەختێکی زۆرمان لەسەرە لەبەرەوە ئێمەش ناچاری میکەین بەسەرە ئەساگەرێکێکی ئێستا بێوێت سەرچاکەت بەخۆ ئابێت لانی کەم 3-4 ساعاتێک چاوەڕێ بکات بیکە بە سەرەت لەوانەیە هەیە هەشتی ئەوارەیە 12 شەوبەرێکی هەیە 10 شەویێت 2 شەوبەریەکەوێت جیاواز لە ڕۆژەکانی تر کاتی ئیشکردنیشتان زیاتر کردووە تا لە جەژن نزیک بینەوە ئاخیر کاتان کێ بێکە مەسەلەن قش چاکەن بۆ مشتریەکانتان خۆی تقریبا 2 شەو 3 شەو پێش جەژن ئێمە لە نوێی بەیانی دەی بەیانی دوکانمان کراوە تا 2-3 شەو تاو کاتە بەردەوام ئیشەکەین شەیەک پێش جەژنیش ئێمە بڵین کە بەیانی هاتین بۆ ئیش تا بەیانی یەکەم ڕۆژی جەژن ئێمە هەشتی بەیانی نوێی بەیانی ئەمە عنی بەبێ خەو لە ئیشکردنین فول تایم داوام ئیشەکەین بەڵێ دەستان خۆش بێت بەڵێ لەگەڵم دیارە ئەم گەنجانەش کاتون بۆ ئێرە لە چاوەڕوانیەوەدان کە ئەوانیش سەریان بێت و سەر و قساکەن سڵاو دەبێت باشی هەرویزی زۆر سپاسەکەم ئەگەر پێم بڵێ لەکەیەوە هاتووی بۆی قشچاکۆی کەی سەرەو بەرەکەوێت بەخێر بێنی یاخوا سەرەتا وڵایی تقریبا کاژمێرە گە لێرە چاوەڕێگەم بەڵام ئەگەر سرم دانەنە لەگەڵ وەستای مایدمان دەنەنەوە بە زۆر چاوەڕێ بم کردای خۆشتان نەزانن بەنسبەت کۆرۆناوە ئەبێ ڕێنمایەتن دروستیەکان جێبەجێکی ینی ئەگەر مایدانی لەگەڵ وەستاکەتە ئەو کاتە قەرەباڵغی زیاتر ینی کەمترە بێتەوە باشترێکە مەسەلەن چۆنەکە ئاوا پێش جەژن هاتووی سەر قۆشاکی تا چەنە زەرورە لە جەژن گرنگی بەخۆبیت و ئەوان بەشی خۆی گرنگ و زەرورەیەکی هەر خۆشی پیرۆزەش کە مانگی ڕەمەزان و خۆتانەزان جەژنێکی وەکو ئەوانی تر نییە فەرقێکی هەر هەیە ئێستا خۆ ئامادە کردو بۆ جەژن لەگەڵ ڕەمەزان و بە ڕۆژبوو نابینەچەوە لەخوا بەزیاوە بڵێ دیارە وەک دەبینن لێرە لە زۆربەی سەر تاشخانەکان نەکرد ئەم سەر تاشخانەیە زۆربەی سەر تاشخانەکانی دیکە بە هەمان شێوەی ئێرە گەنجان ڕووی تێ دەکەن وە کاتێکی زۆر سەرە دەگرن بۆەوەی کە بتوانن لە کاتێکی دیاریکراوە کە خۆیان مەبەستیانە مەجاریان بێت و سەریان بۆ شای بکرێەوە تەنها بۆ کوڕان نییە بۆ کوڕان و پیاوان نییە کە ئاوا بەم شێوازە شوێنی ئارێژگاکان خەرباڵخەبەڵک و بۆ خانمانیش لە ساڵۆن و ئارێژگاکان بە هەمان شێوە ئەوش هەر زەخت و قەرەباڵخەیەکیان لەسرە بۆ ئەوەی کە خانمانیش بە هەمان شێوەی گەنجان و پیاوان خۆیان ئامادە دەکەن بۆ
ئامادەکاری بۆ پێشوازیکردن لە جەژنی پیرۆزی ڕەمەزان ئەمە ئەم بۆ ئەم جۆرە لە ڕەوش و کەلتورەیەکە لە سلێمانی زیاتر زەقەبێتەوە پێش جەژن خۆ ئامادەکاری دەکرێت بۆ جەژن لە ڕووی ئارایشت و ڕێخستنی قژ و سەر و ڕیشەوە بەڵێ دەگەڕێمە لایەوە.